هاوڵاتیانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ نەبوونی خزمەتگوزاری تەنگیان پێ هەڵدەچنێت. هەر ڕۆژێک لە شارێکی هەرێمی کوردستان خۆپیشاندان ئەنجام دەدرێت بەهۆی نەبوونی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی ژیانەوە. ئەمە دیمەنی ڕێگایەکی سەرەکی نێوان پارێزگای سلێمانی و دارەی گەرمیانە لە شارە زوور لەبەر نەبوونی خزمەتگوزاری وەک گزارشتێک بۆ ناڕەزایەتیەکانیان دایان خستووە. بەخێر بە نیاخوای ئەمە وەکو دانیشتوانی قەزای شارە زوور ئەو نەمان قەیران و دەرد و خەمسادی ئەم دەسەڵاتە هەیە بۆیە ئەگەر ببێت و ئێمە بەپێ ئەوە بێ ئەبێ هەموو ڕژە لەسەر جادەبین و حەقیشە هەوە تاوەکو ئەمانە یا بە خەبەریان و یا لە وڵاتە ئەڕۆن و جەمانە ێڵەن حەقە و خەڵکی ئێمە لەسەر جادەبێ و زەخت و فشاریان هەبێت لەسەریان چونکە ئەمانە باکیان نە بە میلەتەیە نە بە خەڵکەیە نە بە هیچ کەسێکەیە چونکە ئەمانە هەرێکێک لەلایەکۆ گری کلکی گرێ داوە بە دەسەڵات و وڵاتێکی پشتی خۆیەوە ئەی پارێزێ. ئێمە هاتوین داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین. ئێمە لە ئاومان کەمە، لە کارەبامان کەمە، لە مۆلیدەمان کەمە، لە غازمان کەمە، وەکو سوتەمەنی بەنزینی حکومی عراقی نایە بۆم شارەی ئێمە. ئەم شارەی ئێمە شارێکی پراوێز خراوە. لە ڕاستی ئەمە هاتوین داوای مافی خۆمان بکەین، مافێکی سەرەتاییمانە. ئێمە پێوەرەکانمان هەمی بۆ بە کۆمپانیا، کارەبا بۆ بە کۆمپانیا بۆ بە کەرتی تایبەت. ئێمە وەکو قەزای شارە زوور کارەبا لەم 24 کاتژمێرە ئێمە کارەباکەمان تەنیا 5 کاتژمێرە. ئەنجا وەکو ئاوکەیەتە بەروعای ئاوەکەیت بڵێن ئەو ئاوەی کە پێمانە مافی خۆمانە، بەڵام هەوایش ئەخوێنێتەوە پێوەرە. مافەکەمان هەمی فەوتاوە بە زەڕۆژ. ئەمڕۆ لە شارە زوور و هەولێر و گەرمیان و دەربەنیخان لە یەک کاتدا پێکەوە خۆپیشاندان ئەنجام دراوە تەنها بۆ مافە بنەڕەتیەکانی خەڵک کە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە وەک پێویست دابین نەکراوە. هەریەکەیان بە شێوازێک خۆیان بە مافراو دەزان و داوای دابینکردنی مافەکانیان دەکەن. ڕێبین محەممەد شارپرێس.